امکاتان باش بارزان جارکی دیگه بخیر بنا و برنامه مایک خالق هجان برنامه مایک خالق که بگومان تاوری ایرو به ناو نشانه رخنه نیچیوان بارزانی لکابینه خواه آنکو لکابینه‌ای اگرین دهاتی دود روندشنا 14 یا کابینه هفتمی حکومت ارما کردستان به سروکاتی نیچیوان بارزانی کو هفتانه جوینا آسایه خو جوات وزیران لدارده خبو شروع کرنو به دیو داچونا کارو چالاکین حکومت لهمو تبایا وزارت نوی نیچیروان بارزانی دکون گره که روزنامه‌وانی لبگومان گلک پرسنگرینگ دنهای عراق دا شروع کردن جه پرسا کو ام دخوازین د چارچوب تور ایرو دا بحث لبیت کردن او کو د چارچوب جوینا جوات وزیران دا سروک حکومت ارما کردستان دبیجه کو حزب چند کریه کو بریوچون و رای کردن کاروبارین وزارتان حزب سستی که تکرن لورا وزارت راست پردن کو به دیفچون و مجارب بکن و ددم هفته که دا پرزگریکان دستنشان بکن بوی اف پرزگریک بین چهار سر کرن گلو اف رخنین سروک حکومت جوازارت کابیناوی کو اوت بیجه حزب سستی که تکرن جبری و برنا کاروبارن هم بچو ودگرین هجان ای لارما کردستان پارلمان کو سازیه که ارک پارلمانیا چاودریا کاروبارن حکومت ارما کردستان بکد نهاجی ده هم هفته جاره که دستنشان کریه جبوی کو وزیر سردان پارلمانی بکه و بحث کارو چالاکن خو بکه و رخنین پارلمانتران جیل سروی بو سروک حکومت رخنین وزارت کابینه خود دیگه آیا پارلمان و کو دزگی که چاودری و کو دزگی که یاسادانان نکاری و کو پیزبر که خرابه مجار چه گلو بله برزان رخنین نیچیروان بارزانی لکابینه که اگر کانی دهاتو دن لرنشنی چارده انجمنی وزیران دا کابینه حوتم به سروکاتی نیچیروان بارزانی کوبوتا و بگم مال کوبونوی انجمنی وزیران هریمی کردستان دنیا گلیک پرسی تایبت باروجا ویستای عراق و هریمی کردستان گوتو بیش لسر کرا لسر اوا پرسی نفت و ریکبت نامه که پجراند پسند کرا اوای لبینی هرم و بغداد لسر یاسای نفت و غاز هر وها بس لعملیاتی پیکنان عملیاتی دیجر جاری که دیگه هریمی کردستان مرافض کرده و هر وها یکی کلاو خالانه که ما پیمان باشه لچارچوی توری امروی برنامه مایک خالق قصه لسر بکره سروک حکومتی هریمی کردستان اما جبه بواکد که برای وچونو در رای کردنی کاروبارکانی وزارت حزب سستی یک دکره آیا او کو سروک حکومت له بو وزارت کانی کابینه کی سستی له کاروبارکانی و دیار و کو خوی دواله وزارت کانه که له هفته که اگر کانی امسز بونه دستنشان بکه بوی چاره سر بکره آیا لکردستان پارلمان که ارکی پارلمان کاری پارلمان اویا بدو داچونو چاودری دزگای تنفیزی بکای که حکومت هریمی کردستان و کوی دامو دزگا کانی هم حکومته آیا پارلمان کردستان کو پیوس نه توانی و چاودری حکومت بکا چاودری وزارت کان بکا بو سروک حکومت هم پیشنهاد کړو هم پیشنهاد تا چن ابت الټرناتیو بوی حکومت هریمی کردستان وزارت کان که زور جار هندګ له چاودری کان او هندګ له خلکش گلی لواکن که کاروبار کان پروژه کان و کو پیوس نیه استاش لخدمتی ورگتنی سرنجیوی برزدام یکم پیوندیش گشاو لشاری سلیمانی بله ام کاتر برزم هم مکاتیکت زور خوش حالم که پیوندی تان پیو اکم همش خوش حال من براستی بس ام هدف خوشی تان لبکم زور کنالک تان زور بلانانه زور براستی کنالکی زور پیشکوته هیوادارم هر واب مننوا زور لفخوشی لدناب تکم براستی زور کسی که کارامو لی حاسوی زور سپاس دوباره دستخوشتان لیکم زور ممنون زور سپاس گشاو خانی مش هیوادارین لاستی او بروای جنابتان دابین و بگومانی مش خوانی پرانسیپ و ادای ایش کردنی خو مانینو لواش ملا ندین سپاس بو سرنجیتو بله تماشاوان نجاح و کما گوتی هم خدمت ورگیدنا سرنجاو هداینا لسرویه که کو گلو آیاد هریما کردستانی دا چه بهته کرن جبوی کو سازین هریما کردستانی سازین فرمی و کو پیوست ارکین خوجی بجیب کن ریبار لشاری اولی رما بله کایک ریبار فرمی او کاتل باش کات همو کاتیکت به زحمت تورک لسرتمو توري مال سراوية نيشير مع بارزين سروكي حكومة ريمي كردستان عليه كهزب سستياكا لبريتشوني كاروباري وزارة كاندا إبراهيم بريزم لقريزم بو نيشير بارزاني بلام براسي يعني خلق زور لو حكومة بيتعقد وكاكا كاكا آخر روجك عليه فرانا وزارة بيسناك الروم كرنو بدا لسر داهاتي نوت كاكا داهاتي نوت يوم التي إبراهيم بريزم أبي أو خلق زبزاني كسير وأبا لمشارة ولو حكمة أدي حكمة لو خلقني أقرأ خلقني بحكمتاتي بوشي أكا وبتين بغينا بالي كاكا براسي بيتام بو يعني وضعك خلق براسي ذوقي نما لكردستان شتايك بخم من
كمان صاحب عائله شبو صاحب مال ومدالم بلان براسي يعني تربط الحظ كما كل سنه بزي بالمبرم براسي بەڵام ئێستا کاکرێ بار ئێستا لەلایەن سەرۆکی حکوومەتە خۆیەوە باسەوە کە کەسۆسیە لە کاروباری وەزارەتەکانە ئاڵێ بە وەزارەتەکان میکانزمی بۆ دەستنیشان بکەن بۆ سستن بۆ کاروبارەکان یاکۆ پێویست بەڕێوە ناچێت پێت وایە ئەمانە بێتە ئەگەرێکی ئاکتیڤتر بکرێت دەستگای تەنفیزی لە هەرێمی کوردستان نخير دەستگای تەنفیزی ناکرێت لەبەرەوەی هەتا ئێستا زوو ئیدارەی بەردەوامە بۆ نمونە من شتێکت پێ بڵێم من کەسێکم لەو کەسانێک کە فەصل کردم لە ساڵی 96 پۆلیس بووم یعنی دوورخاینەوە لە کارەکەمان ئەوە تقریبا لە 14 نۆی 2011 ئەو ڕۆژ 20 نۆی 2011 یعنی لەکەواتە کە ساڵێک و چوار ڕۆژ وانە هەتا ئێستا بڕیار دەرچۆ بۆ من على اساس ئێمە بگەڕێنەوە سەرکارەکانمان هەتا ئێستا وزارة ناخذ تحويل مدير الشرطة مالك مدير الشرطة تحويل أنظمة وزيران مالك أنظمة وزيران تحويل إداري مالك وانية كاك راس ساكن أو هردو إداري بردوامة أول شيء أول كاك نتيرني واكا ما مزلاليش نواكا يشتي بارتي تشينا نخبط كمل ما طالت كان عصاك يعني عندك شتي براسي خوش إنسان بخاطر وكاكا وأنا قال له موظفانا نيش يداوم كلو يداوم كاكا بركي حزبي تماشتك هسا من كسر يقوم لسلسي صوزهم شخص من لقلبي أنا فلسي بارتيا يعني كواتي ما هم فاصلين حتى كاك اللولو منا كان نبرس بالي كايك ريبار ما هيواداري مبروم نام كاك أصلا حظناكم كرد بوم بالي كايك ريبار أو روشي تويتا لنوشش أو بوليسي تايسا بودا نمزرعي بيقوم أو روشش وكوش دوای شەری ناوخوات ئەڕەوە هیوادارین سەرنجی بۆ لایەنی پەیوەندیدار گەیشتە بێ بۆ ڕەوشەکەت بەم شێوەیە حەمید لە شاری هەولێرەوە بەڵێ کاک حەمید ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سەرچاوم بەڵێ کاک حەمید لە خزمەتدان فەرموو خزمەت لە منەوە من دەمەوێت سەرەتا بڵێم ئەگەر بەڵێ سەرەتا دەمەوێت بڵێم ئەگەر لە کەسێکی عاقڵ برسی تۆسیرت دەوێت یا سەرەتان تاعونت دەوێت یا کولێرە بێگومان لە وەڵامدا دەڵێ نەشێکی ساغ و سەلامەت و تەندروست ئێمە پێویستمان بە دەسەڵاتێکی تەندروست لەزای دەن معارەزەیەکی تەندروست یعنی ناکرێ بۆ دەسەڵات هەر بڕیار و پرۆژەیەک لە بەردەوەردی خۆیدا و بە زۆرینەی گەنج پەسەندی بکە بۆ معارەزەش نادێ ناوەڕێکی پرۆژەیەک پرۆگرامێک کە شارەزانە بێ بایکۆتی بکە یا دەست بکا بە تەپڵێدان بەڕاستی چونکە کۆمەلگای ئێمە پەروەردەیەکی ئەکادیمی نییە تاوەکو ڕاست و هەڵەنەیەک زیاکاتەوە کاک حەمید پێت وایە لە ئێستادا پێت وایە لە ئێستای کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی یانکۆ دەسەڵاتێکی جێبەجێکردن و ئۆپۆزیسیۆنێکی تەندروستمان هەبێ لە ئێستای هەرێمی کوردستاندا بەڕای من نەخێر نە دەسەڵاتێکی تەندروستمانەوە ئۆپۆزیسیۆنێکی تەندروست ئەی دەستگای چاودێری دەستگای چاودێرێکی تەندروستیشمان نییە وەکو پێویست دەستگایەکی چاودێری تەندروستیشمان نییە دەبوایە ئەندام پەرلەمانەکان لە هەموو گەرەچێک دانیشتنگان هەبێت تێکەڵاو بە خەڵک بن تێکەڵاو بە خەڵک بن خەڵک پرسیاری هەیە بێیان ئەوانی زۆر پرسیارە لە وەزارەتەکان بکەن بە تایبەتی شارەوانیەکان بەڕاستی بۆ خۆت دەزانین دەنێ بەڕێوەبەراتەکان کە لاریمان نییە ئەستور بووە ئەوە هەموو تێ لە پەرەنجێزی زەبەدەرخۆنە دەکرێت هاوڵاتی لەبەر ڕاستەخۆ بزانێت پیشانی کوڕیەکان لەکوێیە وەکو پەرلەمانەکانی ئەوروپا بەریتانیا دەبێت ئەندام پەرلەمان ناوخات و باشتر دەست دەرێ خەڵکانی تەکنۆکراتی لوتبەرز ببن بزانن یعنی وەختی ئەوە هاتووە کۆمەلگاکان پێویستی بە خزمەتەکەم و کۆڕیکە دەسەڵات ڕخنە لە حکوومەت بگرێت چاودێرێکی کارایی بەسەر حکوومەت ئەندام پەرلەمانەکان کە ڕێگەی ئەوەی بزان گۆڕانی یەکێتیە پارتی هەر ڕایەنێکی کەیە بانک کاس پرسیاریان لێ بکەنە بێت ئەو وەزارەتانە بەڵێ کاک حەمید سپاسان دەکەم سپاس بۆ سەرنجی تۆ محەممەد لە تەکیە بەڵێ کاک محەممەد هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکەتان لەکەم سپاس بەڕێزگەم ڕەخلەکانی کارنێچێت لە کابینەکانی حکوومەت ئێمە خۆ لە قسەی جوانمەکەم نیە لە کوردستانە قسەی جوانمان زۆرە بەس کردەوە کەمە با سەرۆکی حکوومەت سەرۆکەرێم خوا نەزن ئەو گەندەڵی و بێسەربەری لە ئیدارەکانە هەیە ئەزانن بەس لە ئاست چارەسەرکردنیا دەسەوەستانەوە بەڵام پێت وایە کاک محەممەد لە ئێستادا ئایا ئاستی ڕۆشنبیری تاکی کورد و وردبینی تاکی کورد لەسەر کوی سیستەمی سیاسی و کۆمەڵاتی تا دوای لە هەرێمی کوردستان وەکو جارانە ئەم پێت وایە ئەوەی سەرۆکی حکوومەت و بەرپرسەکان لە بەردەم ڕایگشتی لە بەردەم ڕاگەاندنە ئاڵێن ئەگەر جێبەجێ نەکەن ئەی پێویستە جادەی کوردستانی خەڵک هەڵویسیان چی بێت لەسەرەمە بەڕێزگەم تاکی کورد ڕۆشنبیری فراوان بۆ زیاد بە تاکی ڕۆشنبیری تاکی کورد بەڵام دەسەڵاتدارانی ئێمە بڕوان بە چاکسازینی ئەگەر بڕوان بە چاکسازی بووە لە حەفتەی شوبات ڕۆژانی دواتر بەڵێنی زۆریان دا نیان بردەسەر جەماوەریش هەر وەک خۆەتی بڵێ جەماوەر پرسێنراوە لە حەفتەی شوبات بەدواوە بەرامبەر دەسەڵات وعدی جوانەدا وعد و قسەی جوانەکە بەڵام کردەوەی پێ ناکات
بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت لە کەناڵی ناڕەتی هەیە گەر بەڵێ کای محەممەد فەرموو داواکارم چۆن بەڕێستان کەناڵێکی وێنە و باسی بێری و شەو ڕاستیەکان هیوادارم لەسەر ئەو سوکایەتێکە بە پێغەمبەری خواشە کە سەلام هەر هیچ نەبێت لە هەواڵەکانە ئەو کۆبوونەوە گرتبوونانەی شارەکان باس بکرێت بەڵام بەداخەوە پێناڕتی لەوە ئاستەدا نەبوو کە کاک محەممەد ئەگەر تو بینەرێک بێ ئێمە چەندین راپۆرتمان هێناوتە خارەوە چەندین بە دوواداچوونی ڕۆژنامەنووسی خۆمان کردووە لەسەرەوە بابەتە ئەو لە کوردستانە لە هەر شوێنێکە لە هەولێر بێگومان لەگەڵێشین چاڵکیە بۆ ئێمە چاڵکیشمان بەرچاو گرتووە سپاس لازم لە دهۆکێ کاک لازم کەرمکە لازم لە دهۆکێ یارە کاک لازم لە سەرهێد نەماوە هێمن لە شاری سلێمانی بەڵێ کاک هێمن کاک هێمەرێکێت لەسەر هێڵ بی کاک هێمن لە شاری سلێمانی دیارە کاک هێمن نازانم دەنگی من ناڕوا بۆی نازانم کێشێکیە بەرحاڵ سوپاس بەڵێ تەماشاوانی نێژا تەوارێ ما وەکو بەرچاوێن هەوە سەرۆکی حکوومەتێ ji ئەداء وەزارەتên کابîna xwe nerazî û daxwazî dike ku egeran dest nîşan bikin ji bo ku ev egerê bêne çareserkirin ey Parlamenê Kurdistanê heya çandê di niha da ku têgotin di vê xulê da Parlamenê Kurdistanê opozîsyon di nav de heye bêguman aliyêdin di nav de hene li çav xulên berê aktivtir e gelo bû parleman nikare bibîte wekû ku erkê wî ye ku ew çavdêriya dezgehê cîbecîkirina ku hikûmeta Herêma Kurdistanê tevaya da hemû dezgehînê bike belê cûtkar li şarî Kerkûkê kayê cûtkar fermû serçawm کاکە لەسەر تەوەرەکەت بەڵێ حکوومەتی هەرێم هیچی باشەکە بەڵام بەڕاستی دەستگای چاودێری نییە بۆ نییە پەرلەمان هەیە بە پێی یاسا دەبێت پەرلەمان ئەرکیەوە یاسا دەربکە حکوومەت ئەم یاسانە جێبەجێ بکە و سەرپەرشتی و چاودێری حکوومەت بکە چونیەتی جێبەجێکردنی ئەم یاسا ناکە لەسەر هەمووی ئاستەکان هەیە بۆ بەڕێزەکەم وڵی سەر لە پەرلەمان شێوانووە نازانم چی لە پەرلەمان ڕۆژێ تەپڕی تیا لێدەن و ڕۆژێ دەرەچنە دەرەوە ئەوەش ئەو ڕەخنە و ئەو جیاوازی بچوونەش لە ناو پەرلەمانە تو چین لێکە دەیتەوە ئایا بە شێوەیەکی دموکراسی شتێکی تەندروستیان نا دەبێت تەندروست و دیموکرات ئێمە پێویستیمان بە دیموکراتی ڕاستەقینایە پێویستیمان بە مەعارەزەی ڕاستەقینایە پێویستیمان بە حکوومەتی ڕاستەقینایە بەڵام بەڕاستی نە حکوومەتەکەمان جێگیرە نە مەعارەزەکەمان مەعارەزەی ملەتە مەعارەزە حیزبن بۆ دەسەڵاتە وڵەتەن ڕاستی بەڵێ سپاس پەیوەندێکەشت کایەک جوتکار سەرنجیەوە بوو لە کوردستانە حکوومەت و ئۆپۆزیسیۆنی ساخەڵم نییە بێگومەوە پێشتر بەڕێزیێکی دیکە شەرە و سەرنجەیە بوو دەروێش لە شاری ئەولێرەوە ئەو کاتت بەزە قوربان هەموو کاتێکت کاک دەروێش زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان لێکم برای بەڕێزم سەبارەت بە تەوەرەکەت نەڵێم دیارە بەڕێز کات نێسیڤان تازە لەو خەوە قوڵە هەڵەسێتەوە ئەو خەوەی کە ئێستا کە ئەو تازەلی هەڵەسێتەوە درێک بە شتاکە بۆ دەمێکە لەوەتەی حکوومەتی کوردستان دامەزراوە خەڵک هەموو ملەتاکی کورد هەست بە و معاناتاکاتن کەوە وەزارەتەکان دەستگاکان هەمووی لە شتیدان و ئیش ناکەن و تەنانەت سەبەبەکەشی زۆر ڕوون و ئاسکرایە ئەوە تا فەرموو هەموو وەزیرەکان هەموو دام و دەستگان وەزایفە باڵاکان هەمویان لە ئەساسی مەحسوودیەت دانراون کەسنیە محاسەبەیان بکە و پەرلەمانێکی کارامان هەیە بنەڵێن پەرلەمان وەک پەرلەمانێکی کارامان هەیە ئەو پەرلەمانەمان هەڵبژێردراوی ملەتە بەڵام جێ لێ ناگرێت مەسئولەکانمان وەزیرەکانمان ڕئیس وەزەرا خۆشی وەکو ڕادیۆ تەنها قسە ئەکەن گوێیان لە هیچ بەڵام کاک دەروێش ئەگۆتوالێ پەرلەمانێکی کارەمان هەیە و پەرلەمان یاسا دەرەکە پەرلەمان ئەرکی چاودێریکردنی حکوومەتە پەرلەمان دەسەڵاتی مطلقەیە بۆی هەر وەزیرێک هەر کار بدەستێکرد بۆکو پێویست کارەکانی جیبەجینەکە متمانە لێ بستێنەوە بۆ تا ئێستا لە کوردستانە یەک وەزیر یەک بریکاری وەزیر یەک بەرپرس نییە لە پەرلەمانی کوردستانە لەسەر کۆمەڵێک مەسائل و جێبەجینەکردنی ئەرکەکانی متمانە لێ کێشا بێتەوە بوو وەکو تو شاڵێک کە پەرلەمانێکی ئەکتیڤمان هەیە من لە بیدایەتەوە ئیشارەتم ئەڵێم لەسەر ئەساسی مەحسوودیەتەوە دانراون ئەندام پەرلەمانەکان پەرلەمانی ئەوە تا بەس کردی معارەزە من معارەزەنی مەحسوب لە سەیەک لەوانێک کە لە دەسەڵاتان بەڵام ئەوانی معارەزە کاران بەڵام جیان لێ ناچێت ئەوەکانی کە لەسەر ئەساسی مەحسوودیەت دانراون ئەندام پەرلەمانمان هەیە نەکسێت چەندین تاکو ئێستاکە هەر بۆ سون دارێ دەستیان بەرز نەکردەوە بە شتێکی تەنها بۆ تێپەڕاندنی هەندێک نەبێت کە ئەوەی حەزبەکەیان پێ ڕازیە ئەوەی ئاغاکەیان پێ ڕازیە
بەڵام لێدا نێچیروان بارزانی بەڕێز ئەگەر بێتن باس کارای وەزارەتەکان بکە فەرموو مهمترین وەزارەتی کوردستان کە داهات و قوتی هەموو خەڵکە لە ناو یەک زانتایە شادێتەوە دەبڵێت کاکە ئاشتی هەورامی جانتاکە بکەوە ئەو بەگرێ بەستانە ئەو داهاتە ئازاد کە با خەڵک بزانێت چییە ئەو ئێستاکە دیفاعەکە بەڵام خۆی کارای ناکاتن دوای ئێستاکە نێچیروان بارزانی و بەجێگرەکەی و بە هەموو وەزیرەکان زۆر بەڕاستکاودن هیچیان شایستە ئەو پلێنی کە تێدا باڵێ سپاس سەرنجی تۆ شیرین لە زاخوت گەلمەیە باڵێ شیرین خان ئەدەمە باشم جوانم باشم ئەم باشین سپاس کەرم کە بەژمە چ کۆریگەری ناگیر لەمەوە نێچیروان بارزانی ئەقەلیسایە لێبێدەنگە ئەگەر بۆ موچەیە بۆ پۆرانە دێ دەست قوتانێکێت پەرلەمانی جێینێ بۆ چاودێری و حکومەتی چ ناکرد بەس بۆ پارێخوا أشهد بالله يقول السلطان يكذب كرسي قطط يعني دي برلمان جديد بس جالنا يعني بديت ناتا شيرين بالا شيرين خام بديت ناتا نيچيروان بارزاني سروكي حكومتي اف بفيرانجي وزارة راس بارنا كو سستنو تفيا دس نشان كان بو يعني بديت ناتا برلمان نكاريا وكو بيست كوب اركي خو رابي شاف دري حكومتي بكت قالوا برشيه ايه برلمان اركي خو رابط بەداخەوە میویدارین دووبارە پەیوەندی بکە سەرنجە خەتمام بکە فاتمە لە شاری سلێمانی باڵێ باڵێ فاتمە خەم فەرموو بعد والله من يك قسم هي هر أونا أي بي وهي قسكي أول شيء بسر أونا يجب أم بيشتداهات بسر شو أم بيشتحكوا علاج بسر شو حتى جمر أكلي وحتى تيتنا وكردستان وفقير وهزار أي سنة لازم أصل شو دعي فقير وهزار أي سنة ولدو كان أتن عاجل فيه وأنين أي سنتين أي أم حكمته بسيطير أخوا أم خلق بالجواز جلي في أصل ناسي لم حكمتانو نجات ما ندير دستيان فقير وهزار أي سنة لدو كان داي أنيو عارفي وني أي ولا حدود كان أجي بصد لا قرينا تدواو بله أم خلقها تاكي دلناك تاكي تيرناك ونو تدسيان كتا تيرور كدي جنزكالش بله فاطمه خان لسی سایخ سپاس بو سەرنجی بەڕێستانیش بەڵێ تەماشەوانی نیژە ژێنار ئۆمەر لە تۆری کومەڵاتی پێی جێنار تێنووسێ بەداخەوە لە دوای دکتۆبەرە هیچکارێکی دیار نییە لەو کابینە تەنها لە دکتۆبەر هەمە هاتۆکو خۆی لە بێگوماوە سەرنجی خۆیەتی هەروەها تەنیا کفریش لێ من ئەپرسم ئایا کاک نێچیروان سەرۆکی حکوومەت یان حەزب بەڕای من حەزبە چونکە لەوەتەی لە سەرکارە یەک پرۆژەی نەکردووە ئەمەش سەرنجی تەنیا لە کفری هەروەها ڕاوا ئەمالیکیش ئەنووسێ میلەتێکی دواکەوتومان هەیە نەفزم ئەڵێ چاوی بەستە پارەیە وەکو خۆی ئاڵێ هەروەها ئۆسمان هەژی سەلامیش ئەنووسێ ڕەنگاویش لە ئێستادا ڕەخنەیە گەر بێتەوە بۆ تەلەڤزیۆنەشی کە دای مەزراندووە هاوری جیابوونەوە لە پارتی بدا ئەمەش بۆ ئەوە کە دەنگی ناڕازی پارتەکەیان کۆ بکاتەوە ئەمە سەرنجی بەڵێ ئایدنیا لە باسرمەوە بەڵێ سەرچاوە کاک ئایدنیا کەرەمکە كرم كباغة بس خوش برنامج كولي كان زور سباس بالنسبة لنا كاك نتشان بازاني أو خلقنا لسليماني ولا زاخون زانا هولير وأكن زان برنامج كده ستشين زان سابقا باناي كسك مدين براي بريسكم كاشي من با بيش وقت لخو تاكسازي بدست بكا أدرجي رخنا لخرشي بكري براي بريزم براي كم زو سايدا ككرير لقنديل برو كوروا أو سارة خريكن إن شاء الله ساري دهاتو زيبو زيبي نظام تنتريلون باريلو دستو كاكا أزو سادة خركة شزوري دسترا حزمني روجاني دعم نكري لا قناة السوري هري روجاني دعمك نكري درام خرشي بالنسبة لباسمش هناك زيادة وشي لو كرايا بار هناك بروجو لو كرايا أثار عن تيكرا شلونينا تيكرا او دست شرباب وخذ دست حكمتين دست مقاولية أتناك المقاولية أتناك مدرنا أتناك شاراني أري باشا بطاني دائما قندري لخومانا لخرشينية بله سپاس بۆ پەیوەندیکە سەرتیپ لە چەمچەماڵ کاک سەرتی کاتەوە باش برای بەڕێزم چۆنی هەموو کاتێکی سپاس خۆشی ئەو تەوەلە لەکەم هەر بژی و تەمەند درێژبی برای بەڕێزم دەربارەی ڕەخنەکان لە حکوومەت و کابینێ حەوت برای بەڕێزم دنیا بەبێ کەم و کوڕی نابێ بەڵام من وەکو شخصی خۆم بەڵێم دەستخۆشی لە کابینێ حەوت و بەڕێز کاک نێچیروان بەرزانی یەکەم بەڕاستی هەنگاوی باشی ناوە لە ڕووی سیاسی و اقتصادی و ئیداریەوە بۆ نمونە یەکەم
ئەو ئەقدانەی هێنانی ئەو کۆمپانیا زەبەلاحانەی لە بواری نەوتا کارەکەن جێبەجێکردنی ئەو ئەخدەی ئەم دوێنێ و پێرەی لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغایە بەڵام دنیاش بەبێ کەم و کوڕی نابێ بڕوابکە ئەم شەوزوو نەخۆشخانەم دیوە لە زاخۆ کراوە تۆی ئیفتتاح کراوە باوەڕ ناکەم لە بەغاشە ئەو نەخۆشخانەیە هەبێ و کرابێتەوە بەڵام بلای دنیا بێ کەم و کوڕی نابێ دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە بوو کۆمەڵێک مەذهبێکیان دروست کرد بە ناوی شیعەوە کە نەخوا ناوی هێناوە لە پێغەمبەریش ئێمە نابێ هەر بەردەوام بین ئەوە ڕجاهن با کەم و کوڕیەکان چ بنڵن کەم و کوڕی هەیە بەڵێ کەم و کوڕی هەیە ناڕێکی هەیە ناعەدالەتی هەیە نادادپەروەری هەیە بەڵام ئێمە هەبێ بە هەموو لایەکمانەوە بە ئۆپۆزیۆن بە دەسەڵات بە حیزب بە حکوومەت لە هەوری چاکردنیا بین بۆ ئەوەی نەیڕوخێنین لە دەستی نەدەین ئامانجەکانمان بپێکین ڕێز لە خوێنی شەهیدان بگرین بۆ ئەوەی ئەم هەلومەرجەمان لە دەست نەچێ بۆ ئەوەی جارێکی تر عێراق پەلاماری کوێیت ناداتەوە ڕاپەڕینێکی دروست نابێ دووبارە هەبینەوە بە جاش و خزمەتکاری دوژمنانی گەلی کورد و کوردستان و هەر بژی دەستخۆشی تەوەرەکەن لێکەم ئیشەڵڵا کابینەی حەوت بەرەو پێشتر ئەڕوا کوردستان ئاوادان سەرکەوتوتر لە هەموو بوارەکانی بە یەکسانی. بەڵێ سپاس ئازاد لە دهۆکێ بەڵێ کاک ئازاد. بەڵێ ئەلۆ مەرحەبا سەرچاوا کاک ئازاد. ژدۆگێ گەرتا بەڵێ ئەس خۆشحاڵم کەرەمکە حەزی بەر بەرنامەکە کاکنی کیڤان بۆرزۆنی شێت ڕێک بەتێ باسە ئەکوازیرە و ئەکوازیە چغێ نابەنێ نا ئۆپۆسیۆنەوەی شعبێت کرد ئەڕۆبی گۆرۆنە بخۆت کرد ئێگرتۆ بخۆت کرد کۆماڵە بخۆت کرد نیکیڤان بۆرزۆنیت کنەیە دبلا هەرێک دەستێکی ئاوازیە دەستی ئاوازیە چ نەبەن بەنێت کرد بلا حەقم درست بەنێ حەقێکی شعبێت بەنێ نا گۆرۆ بخۆت بەر پۆغت پەرلەمانی عێراقی کۆمێتە پۆرتی نا پۆرتی نایکەتی شاید بید بلا برسایی برام که حق نشان دانه حق ملتی دانه از گوزه آتشتا که خرید خواهی که ما موزانی گرد بلا آجی هاری کن بگنی که ما موزانی اپون وزمیرا موناز یا ایجی بجمد کنال خود قنات خود راسو درست بیشن نه اما طور نپارتی پارتی و ناز یا خودی کاشنی که ما موزانی کاش مثلا موزانی ندید از ملتا بیهدی بید اما راستی که بله کاک آزاد بله کاک از منابت که چلاین تو بخوجی که کیفا خوی بحثیت که اوت بواری به بیتو اوت بیجی ببور منابت که چلاین و مرزت به هم لایناجی سپاس بو سرنجاتا جی کویار ل چمچم علا بله هم کاتیت دەستخۆشی تەوەرەکە لەکەم پارەکە زۆر جوانم سپاس دەستخۆشیش لە کاگنێتی دەکەم بەڕاستی وتەکانی جوان بوو حکومەتی هەرێمی شتەکانی هەموو جوانە بەس بەڕاستی دار و دەستەکەی هیچیان پیا بەسەرانیە خاستن ئەمدام پەرلەمانەکە با بە خۆیان ناوبەر بەدەنگی ئێمە گەیشتوونەتە ئەو پۆستە واکۆ چی بکەن تۆ چی ڕەخنە لاندان پەرلەمان هەیە بەشکەم جیان لە بێستا بزانن زۆر ئەندام پەرلەمانەکان زۆر ڕەختەم لیان هەتا ئێستا هیچیان نەکردووە هیچم لیان نەبینیوە بەس بارە خواردنە لە پەرلەمان دانیشتن و قسەکردنە خاستن یەکگرد و کۆمەڵ گۆڕان ئۆپۆسیۆنیش اینجا خۆزگە ئەبێ کات مەسەرگێ لە موتانە هەبێ کە ئاوا بەڵام کەویار خان ئۆپۆزیسیۆنیش ئەڵێ فراکسیۆنی دەسەڵات کە فراکسیۆنی کوردستانە ئەوان هەموو بڕیارەکان بە کەیفی خۆیان تێپەڕێنن یاساکان لە پەرلەمانە جێ لە ئۆپۆزیسیۆن ناگرن تۆ چی بۆ واڵێ والله هەر هیچ ناکەن هیچیان دیار نییە ئەسڵەن سوزانی خاڵۆشەها بەڕاستی لەگەڵ ژیان خانە هاتن بۆ چەمچەما کۆمەڵێ بڕیاریاندا بۆکەین و دەنگمان پێ بدەن و خۆ ئەبێ گویان لێبێ لە قسەکە بەڵام تۆ تەنیا ڕەخنەکەت بۆ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنە سوزانی خاڵەشیا پێم وایە سەرۆکی فراکسیۆنی کوردستانیە کە پێی هاتووە لە پارتی یەکێتی ئەبێ گویان لە سەوتم بێ کاکات هیوادارین جیهان لە سەوتی تۆ بێ و سەرنجی تۆش گەیشتی بێ کە بووە کوتاڵین سپاس عەبدوڵڵا لە پیرەمەگرۆن کاک عەبدوڵڵا فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سپاس وڵی هیوادارین ئیشەڵڵا کابینەی ئەوتەم و شەشەم زیاتر بە خۆیدا بچێتەوە زیاتر هەوڵ بدا خزمەتگوزاری زیاتر پێشێش بە جەماوەر و ئاهلی گوند و دیهاتەکان بدا ئێمە ئێستا لە پیرەمەگرۆن گەڕەجێکی نوەمای دەستانێک کامان بە جارەکان نەزۆر کردووە جادەکانمان لە سەردەمی ڕژێمی باسەوە ئەگەر کراوە ئێستا هەڵک خۆی وایە
خەویان قەنوە ئاو زێرەبیان بۆ کردوینە ئێستا چەند ڕۆژێک بۆ خۆمان کامان تیرۆ کوردستانی بۆی لەگەر لە قوڕە دەرچین هیوادارین ئیشەڵڵا ئەوڕۆی زیاتر بنەوە ئیشی باش کراوە بەڵام مالیشە فەقیر و هەژارمان زۆر زۆرە داهاتێکی زۆر زۆر لە دەست حکومەتدایە بەڵام وەکو پێویست هاوکاری فەقیر و هەژار ناکرێت ئەمە بۆ خۆمان ڕاگەاندنێ لە کابینەی حوتەم کۆمەڵێک لەوەی زیاد لە هەزار کە ئەیلولمان هەبووە مقابلە کراوین بەحیساب ئەگەر معاشیان بڕۆ هەتا ئێستا بۆیان نەکراوە پێشێنێ ناوی سەد کەس زیاتۆتەوە ئەریکە وەک خۆی ماوەتەوە هەر ئەڵێن سەرۆک ئیمزای کردو و چاوەڕوان بن ئەوە زیاد لە دەستاڵە هەر لە چاوەڕوانی داینە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سوپاس کاک عەبدوڵڵا لە پیرەمەنگرە هیواداری سەرکەوتوو بن پێشکەوتووتریش بن زۆر سپاس بۆ بەڕێستان تەماشەبانی نێجا پشتی بێ ناوبڕێ لەسەر هەمان تەوەر بێگومان باوێکی زندی لە فێرێ لە کەناڵێ نارتی بەرنامەوەی مایکە خەڵێکم دێ بەردەوام بین لە بەندەمە بن دووبارە سەڵا فێژان لەسەر تووری کۆمەڵاتی بەهار ئەحمەد سوپاس بۆ سەرنجی بەڕێزت بەهارخان هەروەها ئاراس جەوهەری شەنووسێ تەنها خەڵێک هەڵخەڵاتاندنەوەی تر گینا و هەموو شتێکی پێکرێ بەڵام نا هەروەها ئیدریس جافی شاڵێ هیچ بەرهەمێکی نییە تەنها هەوڵایە بۆ سەروەت و سامان و خەڵکی شار لە چاوەڕوانیە بەڵێ تەماشەوانی نێژا تەوەرێم ئەیرۆ بێگومان بەشی یەکەمدا سەرنجە بچوونین جودا هەبوون خەڵک هەبوون دەگوتن فعلەن کاروبارێکو پێویست پرێڤە ناچن خەڵک هەبوون دەگوتن پێویستە باش بێنە پرێڤچون و تەبەنیە ئەدا نهایە حکوومەتێت کرد باوکی دنیا لە شاری سلێمانی بەڵێ هەموو کاتێکت باوکی دنیا فەرمە ڕاستی ئەگەر حەزەکەم شتێک بڵێم نازانم کەناڵی وەکو زۆرێک اینی بێ ئەنی دەخلێک کۆمەڵێک کەس تەبۆڵ ناکات ئەنی کاڵم تەبۆڵی ناکات ئەمە دوێنش پەیوەندیم کرد پەیوەندەکەم داوای لێ بکەم بەهاش پەیوەندەکەم نازانم هەدەف پێنەما بوو دەنگی تۆ باش نایەتە من باوکی دنیا من نازانم کێشەی تەکنیکیە کێشەی شەبەکەیە بەڵێ ئێستا دەکانێت ئێستا ببەستێت بەڵێ فەرمە بەڵێ ئێمە بەس بەڕێجان من حەزەکەم شتێک بڵێم وی هەموو کۆمەڵانی بزانن کەناڵی بۆ بەروار ڕێکمەدارن لەسەر ئەو ڕێنەوەی بۆی بەردەوام ئەو ڕێنەوەی کردیمەمە بەڵام هەزەکەم کۆمەڵی کەس ناکەم ئەنی ئەوانەی کەناڵی ئەزابین من حەزەکەم خۆتان پێ بناسێنمەوە کە لەوە پێش پەیوەندیم ئەکرد لەوە پێش پەیوەندیم نازانم شتێکتانە بەڕێز من دەنگی تۆ باش نایەتەمە زۆر بەداخەوە بە تەفاسی لە قسەکانی تو تێناگەن باوکی دنیا بەرحاڵ سەرنجی سوپاسە کاک شۆڕاش لە عربەتەوە بەڵێ باش بەڕێز هەموو کاتێکت سەبارەت بە ڕەخنەکانی کاک نەفیس بەرزانی لە حکوومەتەکەی خۆی من هیچ بەڕاستی نازانم بەڕاستی ئەو یا بێ ڕەخنە لە وەزارەتەکان نەکرێ بێ چاکسازی بکە ئەو بەڵێنانەی کە دای بە معارەزە و پێشەوە بێ بە سەر حکوومەتە ئەو بەڵێنانە کە دای هیچ نەبردە سەر بەڕاستی لە سەردەمی حکوومەتەکەی ئەوە تا گرتن و ڕفاندن لە هەولێر و دووە کاتەسی پێ کردووە خەڵک زۆر لەم حکوومەتە بێتاقەت بەڵام خۆیاڵێ هەر خۆیاڵێ لە کۆبوونەوەی لە مۆتەمەرێکی سەحافی دوێنێ ئەڵێ لە کوردستانە هیچ کەسێک نەڕفێنراوە لەلایەن ئاسایشە بەڵکو ئاسایش سەرۆماری هاوڵاتیان پارێزراوە ئاڵێ لە کوردستانە هیچ نمونەیەکیوان نییە وەکو تۆ ئێستا ئاڵێ خۆڵە کاتە چاوی خەڵک خۆڵگەزانێ ئادا ڕشتێنان کە سوکارەکانە قساکەن لە تەلەڤیزیۆنە ئەکرێ ئەندە نمونە بینایکە لە بەرچاوێ بۆی زیاتر وەکو بەڵگەیەک بێ ئەکرێ ئەندێک نمونە لە تو هەیە بۆ نمونە گرتنی کارزان کەریم بۆ نمونە گرتنی ئەم تەلەڤیزیۆنکۆ لە کولێژی پزیشکی لەم ڕۆژانە ڕفێندا 2 مانگ دوای ئەوە یعنی هەفتەیە دوای ئەوە کە سوکارەکە ێزانێ ئەوەی کارزان کەریم 9 مانگ دوای ئەوە پێزان لەکوێ ئەی ئەمانە ڕفاندن نییە ڕۆکە بەڕێز ئێمەش کە تەلەفۆن بۆ ئێوە ئەکەین داواتیان لێکن ئەو ڕقەمانە با لای ئێوە پارێزراو بێ لە خۆمان ناترسین لە خۆمان ناترسین ڕۆژێ لە ڕۆژان بێن لە ماڵەکانە بە شێوەمان بن کێ هەیە دیفاعمان لێ بکات بەڕاستی لە سەردەمی ئەم حکوومەتە ئەنجومەی ئاسایی دروست بوو ئەم ئەنجومەنی ئاسایشە ئەوە ئەگەر نێچیر مەبەستی چاکسازی ئەوە بە هیچ شێوەیەک ئەو ئەنجومەنی ئاسایشە دروست نەبووایە بەسەری دەسەڵاتی حکوومەتەوەیە خەڵک ئەگرێت
خلق اكشت هیچ کسی بوینه محاسبه بکات بله که شورش او ایتالی و درم لاینه پیوندارەکان سەرۆکاتی حکوومەت یاریمی کوردستان ئاگادار بێ بوو ئەو بە تایبەتی ئەو نمونانەی توتووە تایبەت بە خۆشمان دڵنیا بێ مەکەناڵێکی سربەخۆی کراوەین ئەمە کەناڵی خەڵکین کەناڵی ئەوەین لە خزمەتی ئێوەداین و هیچ کەسێکیش هیچ بەرژەوەندیمان لەگەل هیچ لایەنێک بە تایبەتی خوانەخواستە لایەنی تەجەسوسی هیچ لایەنێکی تر نییە ئێمە لە خزمەتی ئێوەداین و دڵنیا بن هەر شتێکیش ئاوارە لە هەولێرەوە باشی برام سەرچاوم ئەو سەبارەت بە تەوەری ئەمڕۆ کە ڕخنەکردن لە کابینەی حەوت و ڕخنەگرتن لە سەرۆکی حکوومەت ڕێزانە چێژان نا خۆی ئەڵێ سەرۆکی حکوومەت خۆی ئەڵێ من هەست بە سەستیەکەم لە هەندێک وەزارەتەکانە خۆی ئەڵێ یعنی خۆی ڕخناگیرێ پێویستە وەزارەتانە ئەکتیڤتر بن طبعا ڕخنەگرتن لە کابینە حەوتەم زۆر تەبیعیە زۆر شتێکی ئاساییە کە ڕخنە لە مثلا کابینە بن يعني ئەو خەڵکەی ما مثلا کە تەلەفۆن دەکات دەرێتن قسە مثلا بە شخصی کاگنێتی مثلا دەرێتن ئەو هایە كاغنيتي بتني تبكي يعني دي تبكاتم يعني او لبو هم يعني اخر زور يعني فيش كاغنيتي بيني بيتن بس خرج بسرعه ارون دي بيدكريتن ارون دي بيدك مثلا دي بروجينك بروجي كان كابينه شش ايش تاعنا بود خوبه ثمانيه يعني ايش تاعهم بروجينك يعني بكتب جير سيبيني كسبك نبيتن يعني برای تو هو یکی اوای کم کشانه که کابینه شش ما کپیست نتوانی و کارکانی چه بجیب که کابینه شش مثلا اوای پروژکانی خود دبت کدی بس مثلا خطا لو مقاولانه که ایشو کاری که خیان بزرگترین کار دبت نکری و طاو نکری مثلا که اوقات که تلفن دکات لبو کنار کتان مثلا قصب مثلا با اوی کاغنیتی دکات ادری بیناتن آدم باب خوی بتیدو بتسروش حکومت بزنه بله کاک اواره نیچیروان برزانی شخصی کمی برای بردنی دزگاه تنفیزی لهرمی کردستان خوشی به گمان گلی جار باس دواکا که اوان تقبلی هر رخنه کن که رخنه که بنیان دارد اما شغلات هرمی کردستان رخنه گیرن به گمان ایتر اوان لاینی برپسیش اوان یوادارم جیان لرای جاده کردستانی به که لذا خطا خانقین سرنجی خلک بابزان کافه لنم سرنجانه چونه و خلکش تعبیر لرای خویه که به گمان ما تعبیر لرای خلک نکین باله به هر حال سپاس پویندکت عبدالله لسوران بله کاک عبدالله بله تشکر از خوشی برنامه آتیم سور سپاس بوده کاک عبدالله کرم که باور که نسبت رخنه یعنی من بخو یک آخونا من اوای همه رخنه دی کدود گیری بحث عیب و حالتی دی کدود کرد کس ما یعنی بحث عیب و حالتی خونه کرد کس رخنه خونه گیری یعنی کس خدا ناکشته و مثلا بودمون همده بحث گوران کرد گوران هفته شباط گوران دعوا خوبیشان دانه کرد دعوا مولتی کرد مولت به هاتر دان وقت بود دان چون بقیه سرا خوبیشان دان کرد اتشتی و پیوان گود ما بس تولی اودی خطی جوابا و نوده داده و لیری اتشتی وقتید اویدشت انجام بدن یعنی کار بیدن کسی برسو اوان ندار او را بیدن او موانچی تیر او را بیدن هیرش برا سلقه 4 آیا هیرش کنه سلقه 4 چوک سازیه یا انقلابه دنهادا کاک عبدالله دنهادا بدیت ناته چه بهته کرن تایبتی دنهادا اوانها راوش تعداد در باز به سروک حکومت کو او دمکی کمه سروکات کابینه هفتم گرتیه ده سانگو کابینه هفتم دز بکار بویه بدین ناته چه بهته کرن جبو کو اف کابینه دی باشتر به اکتیفتر به کاکا ام همه پیکو ادبی دست خدا دست ایج بگیرید ام همه برای چک سوزی بچین یعنی باشه اگر بروید آخونی تو کریار پیکو دن نگیرتا معنی اون برود فشایی بیش کس نیخود یه چی دید از دائما بحث عیبالت تبکم رخنه تبکم اما از خدا اش از بحث عیبالت خدا کرد ببید برای اونجا چه دید پاش کرد ایتر سپاس بله سپاس سامان لزاخو بله کاک سامان کرم که سامان لباجار زاخو از باره مکر گوه داریم بکنه ها الو بله کاک سامان دمواز برا باشتر بوتا کرم که مراد اشتاکی تبری ودی که به مکر رحمان تاشین باخفم کرم که خصمت داینه بس اگه بکرتی کرم که بلا بری شا تلفن که کسی که تلفن اگر با کانال انارتی چه پیتنه دا به سپایتگی ما پیغمبری صلی الله علیه و سلم و نمایشگیرنا و ناراضیات و حولی اجتماعیت انجام داد بله ام خط خارزت به این قناگی که دبی ساکی وان کانال اسلامی دی ساکی
في المقصد پیغمبر ما دین درست کردن که هجی دی شریعتی نو و چو شریعت و چو مذهب و چو آیت و چو کش سرنات درست کردن که فیلم سر جانا پیغمبر بین درست کردن کسی که دبینه رول پیغمبری را به صلوات خود سر بن که جلوی چند کتاب و چند دقیقاتی تا میکاس کردن و جدیدی شریعتی اگه مخواه رئیس دین خواب گیرین اوید پیغمبری ما جارد دین ما گیرن بله اشخاص بینم ام خواب رئیس دین خانه گیرین و چکن اوان فیلم و سر پیغمبر دیر شریعتی و دین اسلامی بله کاکی سامان لزاخو بله سپاس بو سرنجاته نسرین لدهوکی ام کاتو باشا کاگیان همو دمین تباش نسرین خان کرم که با دەستخۆشی لێکم بۆ تەورە جوانە زۆر سوپاس بۆ بەڕێستان فەرموو بەڵێ وڵی لە سەرتاوە ئەمەوەی دەستخۆشی لە کاکسەرچی بوو خوشکە بەڕێزەم بکەم کەویا لە چەمچەماڵەوە بەڵێ لە دوایە دەستخۆشی لە پارێز نێچیبان بازانیەکەم بەڕاستی ینی زۆر هەوڵیاوە زۆر پرۆژێ کردووە ناڵێ نەکردووە شتێکی زۆری کردووە بەڵام ینی ئەوە بەتەنیا ناکرێ ینی ئەبێ هەر هەموو ینی هاوکاری بکەن بۆ ئەوە بتوان ینی سەرکەوێم و داواش لەو بەڕێزانەکەم کە ئەڵێن وڵی سەرکەوتونە بووە کابینەکەی نێچیوان بازانی بە ینی هەست بە ینی بە ینی دەڕۆنی خۆی مرتاحکەن تۆزێ و ینی ئەو ئەڵێن کە خەڵک فەقیرە و نازانم هیچی نییە و ینی نازانم ئیشی نییە و کار نییە و ئەوە ینی باشە بوو ئەگەر حکوومەت هاوکاری نەکە بۆ ئۆپۆزیسیۆن هاوکاری ناکە باشە ینی خۆی بە خاوەنی فەقیر و هەژار و نازانم چی ئەزانێ و باشە با ئەو بودجە پارەی وەریەگەی ماگانە باشە باوەری مەگرێ باوەری نەگرێ بادەبەشی کە بەتەر خەڵکی فەقیر و هەژار ئەوانەی کە لە تەش شەقا من ئەوانەی کە هەژارن نانیە بخۆن بەڕاستی ینی نازانم چی بڵێم ئەوانیش ینی ئەگەر خۆیان بەڕاستی بە خەمخۆری خەڵک بزانن باوا بکەن بەڵێ نەسرین خان هەرمی چۆنشتێکی نییە زۆر گۆڕاوە بۆ ئۆپۆزیسیۆن زۆر گۆڕاوە کۆ خۆی نەماوە بەڵێ نەسرین خان لە دۆکێ سپاس بۆ سەرنجاتەژی هەڤاڵ لە هەولێرەوە الو كاتب باش هەموو کاتێکت کاک هەڤاڵ زعما النبي مدة تبيني لە هەردوو تێبینی لە خزمەتەکە كان اگر كاجنكسيون رخنا مثلا المزيكان هو بيري كشي زور كان زامبو خلق شيء جورك اگر رخنا لكاروان دخول يا رخنا شيء بيري اوي اليومش مش رخنا بيجي ساكا حكومه اليوم برلمان بريان ده فرمان بران نو دايك بريتاس توشا زايا بدي تشكل متنا كما بلا مثلا دخلنا ديوان في بريتاس ثانيه ده بوسي وشخصت زاري بديتا خان شنيزان او شرف نكايت في هذا وهذه البرلمان برا صدر حكومه صرف في هذه بيقولوا تاكلنا هذا ودما جربت تطري پێدوانیە ئەمەیەکێکە لەوەی کە سستیە لە کاروباری حکوومەتە پێویستە بە دوواداچوون بکرێەوە کۆتووا لێ بڕیار لە پەرلەمانەوە دەرچووە و لایەنی پەیوەندیدار جێبەجێ نەکە ئەی پەرلەمان پێویستە چی بکە لەسەرەمە ئەوەش پەرلەمانە ئەی باشە ئۆپۆزیۆن لە چی مادەمیشی پەرلەمانە کاک هەڤاڵ مادەمیشی پەرلەمانە بوو سەرۆکی حکوومەتم داوای کردووە ئایا پەرلەمانە کۆ پێویست نییە ئەن حکوومەت جێ لە پەرلەمان نەگرێ خۆی بە پەرلەمان باشتر ئەزانێ ئەنی چی ئەمە وەکو تۆ خۆش دەڵێ ئیشی پەرلەمانە چاودێری بکە ئەی بوو پەرلەمان چاودێری نەکە ئەوە ئێستا لە هەموو کەم تەرخەم هەیە ینی بێەوە لە هەموو کەم دەخل بەڵام باشە گۆڕان و پێکرد و کۆمەڵ بۆ شەکانی خۆیان دنیا خراپ دەکەن باشە بۆ ئێستا بۆ 400,000 فەرمانبەران چەند مانگەتی پەری باشە ئۆپۆزیسیۆن بۆ بەدەستۆ ناکە بۆی کاتی هەڵبژاردن دنیا خراپ دەکەن فال پیشان بیانەزان پسەکە ئەی بۆ ئێستا هەڵبژاردنە بۆ ئێستا بەدەست ناکە بەڵێ کاک هەڤاڵ هیوادارین کۆتلەکان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن جێ لە سەرنجی تو بێ بوایە سپاس بۆ پەیوەندیکەت عادل لە شاری هەولێرەوە کاتت باش هەموو کاتێکت کاک عادل فەرموو کاکە بەڕای من هەموو ئەو يعني او ايشو كارو اشتكان كناكرت همو دقرتها سنة انجمني والجيران يعني براسي اسا ايما كتابك من داوا لنا انجمني والجيران لجنة فكرة حتى دو مانجا جوابك والله موانا نيا ناتواني نا مراتعي شوينة شكل نا لاشتاق نا يكي جواب داداتو يعني مسيرم كريديتن باتي تاكسازي دكري او دكريتن يعني اسا تاكسازي بوي دكريتن كشوينة كبيتني انسان متواني شكاية شبكا بتستدزي شنيا مراتعي بكاتني يكي والله مداتو لا نمنبو اوي ككتابك مع لا كاج نسران احمد لا كاج نسران احمد نيه دس كثير هي نافن بقي لاشي يعني دو ماجا
يعني معفوني والله مش ندري في خلق بله کاک عادل هیوادارین سرنجی تو بو او برز گشت به که بگمان کاک نیچیروان احمد برپرسی اوفیسی سروک حکومت هرم کردستان او لی ساده پیمایه هیوادارین سرنجی تو بو گشت به بود دو مانگ کتابی تو لی او تا است هیجاب کنیا به هر حال سپاس به اندکت ایران لشهر سلیمانی بله ایران لسلیمانی آفرمو ام کاتو بس همو کاتگت باسی زور سپاس سپاس با تو دست خوشی و برنامه زوانت لیدکم زور سپاس فرمو من براستی با دەستخۆشی لە یەکەم تەوەرێکی جوانت داناوە سەبارەت بۆ تەوەرێک تۆ بەڕاستی من دەستخۆشی لە کاکنێتیرەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم وتی زۆر جوانی پێشکەش کرد هیوای تەمەندرێژی بۆ ئەو هیوادارم هەمیشە بەردەوام بێ زۆر سپاس بۆ تۆش ئێمە هەتاما بین ئەو بە پێشەوە و بە سەرۆکی خۆمانەزانی دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ بەرنامە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی تۆش بۆ سەرنجی تۆش بەڵێ بله تماشاوان هێژا دیارە وەکوا دیتینە بە بەرنامەیدا سەرنجی جودا هەبوون سەروەیەکێ کو پێویستە هەموو عالی هەفکار بن ji بۆ کو ڕەوش بە vî ڕەنگی نەمینە و کاروبار بە ڕەنگێکی باشە پڕێ بچن gelek وڵاتیژی هەبوون بەڕێزان گلەی ئەوانە کرد کە کاروبارەکان وەکو پێویست بەڕێوە ناچێ ئازاد لە باژارێ دۆکێ کاک ئازاد کەرم کە ئازاد لە دۆکێت گەلمەیە هەکەر سەر هێلێ مابی الو ایوان باش باشتر بوده دستێکی دەستخۆشی لەسەر بەرنامە وان تەوەرێن گرنگ دکەم سپاس بڕاستی ئەم حەزگەن وەک خەڵکی کوردستانی مەژی پەرلەمانێکی هۆسە هەبیتن بۆ بڕاستی کارا بیتن بشێت پێشێنبی ملەتی بڕێت دروست چارەسەر بکات و سەبارەت بە بانگێشتا هەفتیانە وەزیران بۆ پەرلەمانی بڕاستی دەبێت پەرلەمانتار ئازا بن مەسەڵەن بشین درستی پرسیارا وزیران بگن و ری بیت دان تا بشین کشا و گلین خلکی بگین وزیران و وزیری پیتیت دیگه که برفره و براسیانه برسبا وان پرسیارا بدن و یعنی پارلمان بیدویه ارکی خوب درستایی ببینیدن دید ناتا که دید که ارکی خوکای که ازاد پارلمانی؟ بله؟ پارلمانی ارکی خوکو پیویز دید که دید ناتا؟ براستی تارادهگی بس نابیشم تارادهگی و حساکو به درستایی به شیا بتن ارکی خوی وقت پارلمان کو اف نوول سر شیا بتن رول خو دید بتن هم نابیشم کو رول خو ندید یا وقت پارلمان بس براستی وقت پارلمان وقت تروکی پارلمان وقت پدر بشن حولا بدن کو کشا گلین اوی ملت ریاض درست کار است بگن و با بانگشت وزیران با پارلمانی بیتن یعنی ریب پارلمانتارا بیت ابدان یعنی بشین وقتک بو بیت ابدان بشین بله کاک آزاد خوب درستایی یعنی بگین وزیران بله امیدوارین سر اینجا با پارلمانی گشت با پارلمانتاران امید لچمچمال پیمای دو پیوندیه کاک امید که بکرتی باشتر خوشم برنامه لیکم سپاس براستی که نجیبان خوی لخویا خوی جوابی خوی نوادو که الله کم ترخیم الحکومت خوی لخویا دیاره که خوی بيد صلاة و صلاة بسر حکومت گانیه اگر ام بروانین مالیشی که لبغا حکمك تا تنا وزیری گوری تنا هموش تانی کد اگر با دیکتاتور اگر باش بلام اون ما بس حکومت گی خویتی اما یسا بالنسبه پارلمانیش براسي اوي من بزام من صبر قرانيش نيم كم خسيكم بلام اوي بزام تنها قرانا دفاع على حقك براسي اگر بو خدمتي قرانيش بي اما يقدوم شديش مبرسي هم شديش بنزل وزاره كان وزارتي اوقاف وزارتي بيشمرغا وزارتي تربيه امانه زور بواصي وزارتي اودان كنو براسي امانه غندلن بله کاک میل چمچمالا دایل بورینه که کاتمن دیاره توابو ارچونه بس باز بسنج برستانیش تماشاوان نجا ویدارین عالیین پیمانیدار لحکومت هرم کردستانه و لپارلمانی جی بگومان گلک سرنج سر پارلمانی جابون اوان گهداریا جاده کردستانی خلکی کربا کوبوچ او که مکاسین خلکی دست نشان کرید بو او هن اگر هبن گلو فعلا چاره سریان چه اگر نبن برسوان چه بو في خلکی به هر حال حیا صباحی اس د برنامه کې ګرمتر دا او توره کې ګرمتر دا بګو من خدمت و دا بین ګلیک سپاس کو هیا نه تماشاوان ګلیک جاین برنامه بوي ایوار باش